لە سەرەتاوە پشتیوانەکان کەم بوون، ئەمما ئێستا زۆر زیاد بووە. هەموو وڵات پارێزانی ناو هەموو حیزبەکان پشتیوانی ئەو مانگرتنە دەکەن. ئێستا دەزانن جۆرێک لە نەتیجەی گرتووە، بۆیە خەباتێکی مەدەنیانەیە لە ئێستادا پشتیوانی زۆرە لە سەرجەم چین و توێژەکان، سەرجەم ئاینزاکان، ئەمانە هەمووی پشگیری خۆیان بۆ ئێمە ڕاگەیاندووە. هەڵبەتە ئەو پشگیریەی گەلی خۆمان لە باشوورە وای کردو کە ئێمە من بتوانم بەردەوام بم لەو مانگرتنی بێسنوور. ئەگەر ئەوان نەبوونایە منیش جۆرێک لە ناڕەحەتیم دەبوو بەڕاستی لەو قۆناغانەیە بۆ تێپەڕکردنی ئەو قۆناغانە. هەڵبەتە ئێستا زۆر گەشببینم بە سەرکەوتنی ئەو جۆرە خەباتە لە باشوورا و بە کەلتورکردنی. مانگەوازی من بۆ گەلی ئێمە ئەوەیە ئەو شتە زۆر بەبایەخ وەرنەگرن. ئەو شتە گەرێک گرنگە، ئەو خەباتە گەرێک گرنگە کە ئێمە دەستمان داوەتێ بە تایبەتی ئەو هەواڵانەی کە مانگرتنی تامردنیان ڕاگەیاندووە. کارێکی هەرە پیرۆزە کە ئینسان بتوانێت لە دژی زۆر مستەم بە خەباتێکی مەدەنیانە ڕوحی خۆی فیدا بکە. بانگەوازیان لێ دەکەم کە ئەوانیش بێنە مەیدان لە هەر بەرامبەر هەموو زوڵ مستەمێکە ئەوان ئەم خەباتە پێشخەن بکەن بە کەلتورێک لە هەموو بۆ داواکردنی هەر جۆرە مافێکی خۆیان.